عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارۆی حکوومەتی عێراق؟ کورد لەوەتەی ساڵانی زوو شەو بڵێن هەر غەدر لێکراو بووە لەلایەن دەوڵەتانەوە. لەوەتەی من بیرم بێ ئەوانەی من بیرم بێ کورد غەدری لێکراوە لەلایەن سەدامەوە پێش سەدامیش هەر غەدری لێکراوە. داوا لە هەمولایەنە سیاسەکان دەکەم بۆ ئەوەی دانیشتنە سەر مێزن و گفتوگۆ و دیالۆگ بکەن و ئێمە هەمووان ئەو شتە باش دەزانین کە عەبادی و ئیمسالەکان وەکو عەبادی هەموو کات لەژێر ئەوەدانە ئیش بەوە دەکەن کە میلەتی کورد لەناو ببەن، بەڵام ئێمە بە ڕێگای دیالۆگ پێیان ڕادەگەینین بە ڕێگای ئاشتیانە کە دەمانەوێت ئەم میلەت و ئەم گەنجە جوانانەی شارەکەی خۆمان بەرەو پێشتر و باشتر. ئەو سزانەی کە خراپتە سەر هەرێمی کوردستان من بە وەکو وڵاتێک بە غەدری دەزانم بۆ ئەوەی بەغدا و هەرێم بگرن بە ڕێکەوتن پێویستە دانوستان لە ناوخۆیان ئەنجام بدەن بۆ ئەوەی هیچ گرفتێک نەخەوێتە ناوان هەرێم و بەغدا. هەموو کێش و گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە دیالۆگ چارەسەر بکرێت، چونکە بە زەبری هێز هیچ شتێک چارەسەر ناکرێت. سەرەڕای ئەوەش کە جەماوەری بە شەڕەفی گەلی کوردستان بۆ ماوەی چەندین ساڵ پێشتریش چەندین ناخۆشی و ئازاریان چەشتووە، بەڵام هەمیشە خۆڕاگر بووە. بۆیە وەکو خۆم وەکو قوتابیەک داوا لە گشت بەرپرسانی هەرێم و حکوومەتی ناوەند دەکەم کە بە زووترین کات بگەن ئەنجامێکی باش بۆ ئەوەی هەردوو لە بەرژەوەندی خەڵک و پاراستنی گەلی کوردستان یەکتر ببینەوە. زۆر سوپاس.